بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باشەمە بەردەوامین لە دیدار و هافپەیبینەکانمان لە بەغدای پایتەختی عێراقەوە هەوڵەدەین زۆرترین دیدار لەگەڵ سیاسەتمەدارانی عێراق ئەنجام بدەین تا بزانین هەڵبژاردنەکانی عێراق بە چۆ دەگات، دوای هەڵبژاردن چی ڕوودەدا و هەروەها پەیوەندیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان بەرەو چۆ لەم دۆخەی عێراق چی لێدێ، ئایا بەرەو خراپتر دەڕوە یاخود نا بەرەو باشتر. ئەمانە هەمووی کۆمەڵێک پرسیارن لەگەڵ ئەو سیاسەتمەداران دەمانەوێت قسەیان لەسەر بکەین دەربارەیان بدوێن بۆ ئێوە. دیداری ئەمڕۆشمان لەگەڵ بەڕێز صالح مطلق نائب رئيس الوزراء السابق يعني جێگری سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق و سەرۆکی کوتلەی جەبهەت الحوار. أستاذ صالح حياك الله. حياك الله يا مرحبا. سپاس بەخێر بێن، خۆ قسەت پێ نەگوتم. نا بە کوردی تۆم ئەناسان بەخێر بیت بۆ ئەم چاوپێکەوتنە بۆ کوردستان 24 و هەروەها بۆ ئەم دەرفەتە. أهلا بكم وكردستان. بەخێر بێن کوردستان و گەلی کوردستان. بەڕێ ساڵح با لە هەڵبژاردنەکانەوە دەست پێ بکەین. هەڵبژاردنەکانی مانگی داهات و ئێوە لە یەکێک لە چاوپێکەوتنەکاندا گوتتان گۆڕانکاری ڕوونادات هەڵبژاردن بکرێت یاننا، ئەمە بەواتای عێراق لە خراپەوە بۆ خراپتر دەچێت؟ شوف أنا اللي قلته ب 2003 صار، اللي قلته ب 2005 ئەوەی من لە 2003 گوتم ڕوویدا، ئەوەی لە 2005 گوتم ڕوویدا، ئەوەی لە 2006 گوتم ڕوویدا، هەروەها دواتریش. ئەوەی ئێستا دەیڵێم مزایدە و بانگەشەی لەسەر بنچینەی زانیاری دیاریکراو نییە. بە دڵنیاییەوە من هەڵسەنگاندن دەکەم، چونکە سبەی مێژوو سزامان دەدات. کاتێک بڵێم گۆڕانکاری گەورە ڕوودەدات و ڕوونەدات، هاوڵاتی گازندەم لێ دەکات. بۆیە کاتێک لێدوانێک دەدەم دەزام چی دەڵێم. لەسەر بنچینی ئەوەی ژینگەیەکی لەباری هەڵبژاردن بۆ هاوڵاتی نییە کە دەوێت خزمەت بە وڵاتەکەی بکات. پرسێکی هەیە و دەوێت لە هەڵبژاردن سەرکوێت، هەمان ئەو هێزە تەقلیدیانە دەگەڕێنەوە. بۆ چونکە پارە و چەکیان هەیە و دەتوانن ساختەکاری بکەن. تواناکانی دەسەڵات لە لای ئەوانە. لە بەرامبەردا کەس هەیە پارەی نییە چەند وێنەیە کەڵواسێت، بەداخەوە ویستیان کۆمەلگا برسی بکەن، دواتر ملکەتی بکەن بۆ ئەوەی بگاتە ئەو حاڵەتی تر تەواو سوودی نییە و گۆڕانکاری ڕوونادات. بۆیە بە پارویەک نانی ڕۆژانە یان هەفتانەم دەستکەوێت، باشتر لەوەی هیچم دەست نەکەوێت، چونکە لە ئەنجامدا هەر هیچم دەست نەکەوتووە. بۆیە دەچێت دەنگ بەو کەسە دەدات کە چەند فلسێک یان کاتێکی مۆبایل و بەتانێکی پێدەدات. ئەمە حاڵی ئەو کۆمەڵگانەیە کە برسی و ملکەچکراوی دەسەڵاتن. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە متمانەی بەهێزمان بەگەل هەیە کە بەهاو ئەخلاق و مرۆڤایەتی هەیە. بەڵام من لە 2004 و 2005 هۆژاریمدا لە باری شتێکەوە گوتم گرنگ نییە داگیرکار چەند ژێرخانی وڵات وێران دەکات لەسەر ئاستی خوێندنگە، زانکۆ و کارگەکان. گرنگەوەیە پرەنسیپی نیشتیمانی بمێنێتەوە. ئەمە ئەگەر لەرزی و ڕۆخە عێراق وێران دەبێت. من لەو بڕوایدام تا ئاستێکی زۆر ئەم بەها نیشتیمانی و ئەخلاقیانە لە کۆمەلگەدا الهزة والمنظومة القيمية والأخلاقية عند المجتمع. طيب باشە أستاذ صالح بەڕێ ساڵح وەک دەزانیت هەڵبژاردننی پێشوەختە خواستی خۆپیشاندانەکان و شۆڕشی تشرین بوو. ئایا بەڕای تۆ ئەوانەی شۆڕشی تشرینیان کرد دەگەنە ئەنجومەنی نوێنەران یان با بڵێن سربەخۆکان دەتوانن کاتێک ئەوانە و پارە و چەک و حیزبیان نییە؟ چۆن بکەن؟ کاتێک هۆکارەکانی ئەم هەڵبژاردنە و
بەها نیشتیمانی و ئەخلاقیەکان گەیشتمنە ئەم ئاستە چۆن سەردەکەون ئەگەر سەدا هەشتای گەلی عێراق بەشداری هەڵبژاردن نەکەن و حیزبە تەقلیدیەکان ڕەت دەکەنەوە چۆن ئەوانی دیکە سەردەکەون ئەوان لە حاڵەتێکدا سەردەکەون ئەگەر ڕاپەڕینێکی ڕاستەقینە بکرێت و سەدا هەشتا بۆنەوەی خەڵک بەشداری تێدا بکات ئەو کادەم دەموچانە دەگۆڕێن و نوێ دێن بەڵام تا ئێستا هیچ ئاماژەیەک بۆ بەشداری فراوانی کۆمەڵگە نییە چونکە کۆمەڵگە هیوا بڕاو بووە لە پرۆسی سیاسی و سیاسیەکانی ئێستا هەروە هیوای بە گۆڕانکاری ڕاستەقینە لە عێراق نەماوە هەڵبژاردننی 2010 کرا بە بەرچاوی هەمان و سەختەکاری کرا بە بەرچاوی دەسەڵات و دەوڵەت ئاسایشی نیشتیمانی هەواڵگری دەستپاکی و چاودێری دارایی هەموو ئەمانە گوتیان سەختەکاری ڕوون کراوە لەگەڵ ئەوە هەڵبژاردنەکان وەک خۆی ڕۆیشت جا چۆن هاوڵاتی دوای 3 یان 4 ساڵ متمانەی هەبێت کە لاوانێ شتێک بگۆڕێت دەڵێت ئەوەی لە 2010 ڕوویدام جارەش ڕوو دەداتەوە ئەوەی لە 2010 ڕوویدا گورزێک بوو لە دیموکراسی لە عێراق گورزێک بوو لە گۆڕانکاری وڵات ئەوان دەڵێن ئێمە هەین بە سەختەکاری و بەهێز بێت هەر سەردەکەوین لەگەڵمان باشە لەگەڵمانین ئێمە هەردەیبینەوە کۆمەڵگە گەیشتوتان بڕواایە بۆیە ئەستەمە بەشداری فراوان هەبێت گۆڕانکاری دروست بکات و سربەخۆکان کەسانی پاک و خاون پرۆژەی ڕاستەقینە سەربخات کە دانێن خزمەتی وڵات بکەن کاتێک ئەو بابەتە ناوچەی هاتە نێو هەڵبژاردنەکانەوە يعني القضية المناطقية في الانتخابات دەگوترێت ئەم یاسای هەڵبژاردنە خراپترینە يعني ما أصبح ئەمە بە شێوەیەکە کاندیدن نایەت خزمەت بە عێراق بکات هاتووە خزمەت بە ناوچەیەکی دیاریکراوە بکات ئەنجومەنی نوێنەران بۆ هەموو عێراقە نەوەک بۆ گوند ناحیە و قەزایەک نوێنەرایەتی هەمووی عێراق دەکات ئەرکەکەی داڕشتنی یاسایە بۆ عێراق ئەرکی چاودێریکردنی حکومەتە بۆ ئەوەی عێراق باش بێت باشە دێت یاسا بۆ ناوچەکەی دادەڕێژێت یان بۆ هەموو عێراق ئەوانەی جەماوەریان لە هەموو عێراق هەیە چیتر هەلی سەرکەوتنیان نابێت ئەوەی سەر دەکەوێت سەر بە هۆزێکی بەهێز و ئەوەی پارەی زۆر و ئەوەی نزیکە لە دەسەڵاتەوە و ئەوەی دەوێت سەختەکاری بکات ئەوەی چەکی هەیە هەموو ئەمانە هەلی سەرکەوتنیان هەیە بەڵام ئەوەی خاوەن پرسە و دەوێت خزمەت بە وڵات بکات لە باکوورە تا باشوور هەلی نابێت هاوڵاتیکی ئاسایی کاتێک خۆی کاندی دەکات و دەیەوێت سەرکەوێت و خزمەت بکات لەگەڵ فراکسیۆنە سیاسیەکان نابێت بەڵام ئەوەی لەگەڵ حیزبەکان دەچێت هەڵبژاردنەوە زۆرینەیان ناڵێم هەمویان دەچنە پاڵ ئەو فراکسیۆنەی زیاتر پارە بدات لەگەڵ ئەو فراکسیۆنە دەبێت کە ملیارێکی پێدەدات نەوەک بچێتە پاڵ ئەو فراکسیۆنەی 30 یان 40 یان 50 ملیۆنی پێدەدات ڕەچاوی ئەوە ناکرێت فراکسیۆنەکە خاوەن پرۆژەیە یان نا چۆن خزمەت دەکات ئەمە بەلایەوە گرنگ نییە دەچێتە پاڵ ئەو فراکسیۆنەی زیاتر پارە دەدات سەرکەوتەوە سەرکەوت سەریش نەکەوت ئەوە هەندێک پارەی خستە گیرفانەوە و کاروباری بەڕێ دەکات بەڕێز ساڵح ئێوە بەشداری هەڵبژاردن ناکەن و کشاونەتەوە بەڵام هەندێک لە لایەنە سیاسیەکان کشانەوە پەشیمان بوونەوە ئەمە بۆ ئەوان دەگەڕێتەوە ئێمە بەڵێنمان بە جەماوەر و گەلەکەمان داوە ئەو بڕیارەی دەیدەین ئەوەی بڕوامان پێویستی ڕاستگوین لەگەڵیدا کاتێک دەڵێن کشاینەوە ئەوە کشاوینەتەوە تەنیا ئەگەر کەشی هەڵبژاردن گۆڕانکاری بەسەردا بێت کە تا ئێستا گۆڕانکاری بەسەردا نەهاتوو پارەی سیاسی هەیە کە زۆربەی پارەی گەندەڵیە چەکی لە یاسا دەرچوو ماوە هەروەها حزبی سیاسی هەیە حکومەت و داهاتەکەی با خراپترین شێوە بەکاردێنێت بە شێوەیە کە کاندید لە بری ئەوەی خاوەن پرۆژە بێت بۆتە سەرۆکی شاراوانی ڕێگاکان قیتتاو دەکات هاوکاری بەسەر ئەم و ئەو دابەش دەکات پلەی وەزیفی لە وەزارەتێکەوە دێنێت و خەڵک دادەمەزرێنێت
ئەو کاتی پلەی وەزیفی هەبوو ئێستا نییە خزمەت گوزاری کاتی پێشکەش دەکات بەڵام کەسێکی دیکە ئەوەی خاوەن پرس و پرۆژەیە هەموو ئەمانەی لە بەردەستانیە دوجار ئەستەمە سەر بکەوێت بۆ ئەڵەمدانەی پرسیارەکەی سەرەتات سەرکەوتنی وە بە دەست نایەت کە بتوانیت گۆڕانکارێکی ڕێژەیی لە ئەنجومەنی نوێنەران بەدی بێنیت ئەگەریش کەسانێکە بن سەربکەون لە ژماری پەنجەکان تێناپەڕن بەڵام بڵیت ڕێژەی سەرکەوتن بە شێوەیەک دەبێت کە قورسایی گەورەی هەبێت من بە هیچ شێوێک لەو بڕوادا نیم هەروەها بەشێک لەو هێزانەی نە تشرینی ناو دەبرێن چوونەتە ناو حیزبەکان واتە دەنگی تشینەکانیان دزیوە بەڵام لە ڕاستیدا ڕێکەوتنیان لەگەڵ حیزبەکان کردووە ئەمانە لەوانەیە هەلێکیان هەبێت هەرچەندە لە ڕاستیشدا حیزبەکان متمانە بەو جۆرە کەسانە ناکەن زیاتر متمانە باندامی خۆیان دەکەن بەڵام بە جۆرێک لە پشتیوانی دەبن بۆیان و دوجار سەرکەوت باشە بەرە ساڵح ئێوە بەشداری هەڵبژاردن ناکەن و هۆکارەکانیشتان باس کرد ئایا ئەمە کاریگەری لەسەر ژمارەی کورسیەکانی سوننا لە پەرلەمان دەبێت واتە کشانەوەی ئێوە کار ناکاتە سەر ژمارەی ئەندامانی سونە لە ناو پەرلەمان من نازانم تا چەند کاریگەری دەبێت ئێمە لە سەرەتاوە بە برایانمان لە فراکسیۆنەکانی بەشدار گوت وەرن با یەک فراکسیۆن دروست بکەین کە نوێنەراتی ئەم کۆمەڵگەیە بکات کۆمەڵگەی پارێزگا زیان لێکەوتوەکان کە کەوتنە بەر زیانی تیرۆر و داگیرکاری بە شێوەیەک کە تا چەند بتوانین کاریگەریمان لە ناو پەرلەمان هەبێت بە شێوەیەک کە جۆری بین و خاوەن پرس بین لە ناو پەرلەمان ئەگەر نەشتوانین ببینە یەک فراکسیۆن لیژنەیەکی هەمانجی لە نێوانتان دروست بکەن بە شێوەیە کە گونجاوترین کاندید دیاری بکەن جا گرنگ نەبێت ئەو فراکسیۆنە زیاتر دەنگ دێنێت یان ئەوەی دیکە بەڵکۆی گرنگ بێت هەموو ئەو فراکسیۆنانە چەند کورسی بەدەست دێنن کە بتوانن گۆڕانکاری لە پەرلەمان دروست بکەن نەماتوانی بریان ڕازی بکەین بۆی هەر کەسە گەیشتە بڕوایی تا چەند دەتوانێت خۆی دەنگ بێنێت بۆی پۆستێکی دیاریکرا و وەربگرێت بەبێ ڕەچاوکردنیەوەی ئەو ژمارە باشە باش نییە یان کەسێک دەردەچێت کە تەنیا لە پەرلەماندا دەنیشێت و دەست بەرز و نزم دەکات بەداخەوە بە ماڕاستەیەدا ڕۆیشتن بۆ ئەمەیان کرد چونکە زۆربەی ئەو فراکسیۆنانە پەیوەندی دەرێکیان هەیە کاریگەری دەرەوەیان بەسەرەوەیە نەوەک ناوخۆی عێراق ببوورە بەڕێ ساڵح ئەم لێکترازانەی ماڵی سوننا هۆکارەکەی چییە؟ بەشێکیان ململانەی کەسین چونکە ئەو نەوەی ئێستا هاتووە بەهۆی پرسی نیشتیمانیەوە سەر نەکەوتووە بەڵکو بۆ پرسێکی کەسی و بۆ خۆیەتی نەوەک وەک نەوەی پێشوو کە بە دوای پۆستەوە نەبوو بەڵکو دەیەوێت پارێزگاری لە وڵاتەکەی بکات پارێزگاری لەو ناوچانەش بکات کە پێشێلکاری تێدا دەکرێت نەوەی ئێمە بەرانگاری هەموو ئەو ستەمانە دەبەوە کە ناناوچەکانمان هەبووە بەبێ ڕەچاوکردنیەوەی تا چەند لەلایەن هێزەکانی دیکەوە ئیمتیازاتمان لەسەر ئاستی کەسی پێ دەدرێت یان نا بۆیە بە ڕاشکاوی دەڵێن ئێمە لە ململانەیەدا بووین لەگەڵ لایەنەکانی دیکە ئەوان ڕێگەیان پێنەداوە وەک هاوبەش مامەڵە گەڵاوانی دیکە بکەن تەنیا بە دوایەوەن خەڵکانێک لە دەوری خۆیان کۆ بکەنەوە ئەمە لەلایەن وڵاتان و کاری لەسەر کراوە پیان گوتراوە بەسە بە ئەو کەسانە پژیە بخرێن کە ئێوە و ئێمە ماندوو دەکەن بڕۆن کەسانی دیکە بێنن کە بەخواستی ئێوە بن بەکردەوەش لە ساڵی 2010 بە ماڕاستەیەدا ڕۆیشتن کەسانی لەم شێوەیان دەرخست بە واتای هێنانی کەسێکی لایەندار
نەوەک هاوشان التابع وليس الشخص المتكامل کەسی بەهێزنا کەسێکی لاواز کەسێک کە فەرمانی بەسەردا بکرێت نەوەک کەسێک فەرمانی ئەوانەی دیکە ڕەت بکاتەوە چونکە خاوەڕایەکی جیاوازە و پرسێکی هەیە بەرگری لێ دەکات پرسەکە لە بەرامبەر بەژۆندی گەستی توایەوە باواتایەکی دیکە ئەمەیت بۆت باز دەکەم لە یەکێک لە سەرکردە کوردەکان گوێم لێ بوو بەڕێز فازڵ میرانی بۆ گوتی جیاوازی هەیە لە نێوان ئەوانەی بڕیار دەدەن و کار دەکەن چونکە ئەوەی کار دەکات خاوەن پیشەیەکە ئێستا خاوەن پیشە هاتوونەتە شوێنی ئەوانەی ئەرچیان لە ئەستۆدا بووە نەوەی پێشوو ئەرچی لە ئەستۆدا بووە نەوەی پیشە نەبووە نەوەی ئێستا زۆربیان پیشەین نەوەک ئەرشیان لە ئەستۆدا بێت بەڕێ ساڵح با بینە سەر واقعی ئێستای عێراق بەڕێزە دەزانی عێراق فرەنەتەوە و ئاین و مەزەبە دەمەوێت پرسیارەکەم بەڕاشکاوی وەڵام بدەیەوە لەبارەی فیدرالیەت یان هەرێمەکان ئایا باشتر نییە سێ هەرێم هەبێت ئەمە عیبە نییە سویسرا ببینە 26 هەرێم و 4 نەتەوەش تایدا دەژین هیچیان لەگەڵ کەسیان شەڕ ناکەن بۆ نابێت هەرێمێک بۆ شیعە و یەکێک بۆ سوننە و هەروەک بۆ کوردیش هەیە بەغداش پایتەختی هەمووان بێت ئەمە بۆ عێراق و بۆ ژیان باشتر نییە ئەگەر وەک سویسرا بین ئەم بابەتە باش بەڵام ئێمە سویسرا نین بەڵام ئێمە عێراقین و کۆمەلگاکەمان وەک سویسریەکان نییە ئێمە ناکۆچی لە پەیوەندیەکانمان دروست دەبێت خەڵک هەیە نەوت و هەشە ئاوی هەیە هەندێک شت هەیە ناکۆچی لەسەر دروست دەبێت من ترسێکم هەبوو لەوەی ململانەی دوای پێکێنانی ئەو هەرێمانە دروست بێت هیوام دەخواست هەموو عێراقێک ناوچە بێت چونکە هەمومان بەهێز دەبین بەڵام بەداخەوە هێزە باڵادەستەکانی دوای داگیرکاری زۆربیان کاریان کرد کە لەوەی ئەو هەستەی هەمان بوو لەسەر یەکگرتووی عێراق و جوانی پێکەوە ژیان و ئەمانە هاوڵاتی هەست بکات ئەم شتە نایەتە دی ئێستا ئەگەر لە هاوڵاتی بپرسیت ئایا هەرێمی سوننە باشترە بۆت یانین یەک وڵاتی دەڵێت ئاسوودەیم پێ بدە بە شکۆمەندیۆ بژین لەوە باشە لەوەی ئێستا تێیدا ڕێگەم پێ نادرێت هێزێک لە کۆمەلگاکەم دروست بێت پارێزگاریم لێ بکات دەبێت هێزێکی دەرەوەی کۆمەلگاکەم بێت و پارێزگاریم لێ بکات ڕێگەم پێ نادەن وەکەوانی دیکە مافم هەبێت ئەگەر ئێستا بچیتە فەرمانگەکان دەبینیت هیچ فەرمانگەیەک نادۆزیتەوە خەڵکی ناوچەکانی خۆی تێدا بێت باشە بەڕێز مطلق وەک دەوترێت بۆ هەموو کردارێک پەرچەکردار هەیە دەبینین لە هەندێک ناوچەی سوننە نشین جۆرێک لە بەشیعبوون هەیە ئایا پێشبینی دەکەیت پەرچەکردارێکی تند لە بەرامبەر ئەمە هەبێت ئەمە واقعە لە بەسرە و لە ڕوومادی و تکری بالنتيجة سەرنجام ئەگەر ئەمە ڕۆبدات ڕاپەڕینی جەماوەری سەرهەڵ دەدات ڕاپەڕۆنی پێکاتەیەک کەس ئەمە قبول ناکات نە شیعە قبوڵیەتی ناچار بکرێت ببێت بە سوننە و نە سوننە قبوڵی دەکات بە زۆر بکرێتە شیعە والأقبل أصير شيعي بالجبر أنا مرة جارێکیان سەردانی جورفل سەخرم کرد پێشەوەی خەڵکەکەی ڕابگوێزرێن بینیم ستەمێکی زۆریان بەرامبەر دەکرێت ژیانیان تاڵ بۆ و بێهیوان ئەمە ساڵی 2010-2011 ئێستا کار لەسەر تارمیە دەکەن بەڵێ گوتیان دەبینە شیعە
گوتم ئەگەر با بڕاو دەبنە شیعامە ئاسایی بەڵام ئەگەر بەهۆی ترس و ستەم و داپڵەسینەوە بێت ئەمە بۆ هیچ کەسێک ڕێگە پێدراو نییە گوتیان ناوەڵا بەهۆی ترسەوەیە ئەمەم لە کەسایەتیەکان نەوەک کەسانی ئاسایی گوێ لێ بووە ئەمایان کە بۆ باسکردم مەرج نییە بە کردەوە ئەنجامی بدەن بەڵکو و گەیاندنی پێیان بوو لەوەی کە گەیشتونەتە ئاستا بە مانایەوەی ئێمە گلەیمان لە ئێوەی سەرکردە هەیە کە نەتانتوانی پارێزگاریمان لێ بکەن بۆیە کاتێک کۆمەڵگەت دەگاتە ئەو ئاستا بە بڕای من وڵات وێران دەبێت چیترە وڵاتە جوانە نابێت کە تیایدا بژین بەڕێز ساڵح باست لە سەختەکاری کرد ئایا بەڕای تۆ ساختەکاری دەکرێت وەک لە ساڵی 2010 ڕوویدا لەم هەڵبژاردنەی داهاتوش من پێم وایە با ڕاستگۆ بم لەوانەیە ئەم جارە ڕێژەی ساختەکاری کەمتر بێت لەوەی لە 2010 ڕوویدا چونکە چاودێرانی نێودەوڵەتی هەن ویستێکی ڕاستەقینەی حکوومەت هەیە بۆ ئەوەی ساختەکاری ڕوونەدات بە بەڵگەیەوەی کارتی بایۆمەتری دروست کرا بەکارهێنانی کارتی ئەلکترۆنی سنووردار کرا بە شێوەیەک کە نەتوانێت ساختەکاری بەهێو بکرێت ئەوەی ئێستا هەستی پێ دەکرێت ساختەکاری کەم دەبێت بەڵام ئەوەی لە ڕۆژی هەڵبژاردن ڕوون دەدات پێشبینی دیاریکراوم نییە واتە نازانم چی لە گواستنەوەی زانیاریەکان لا ڕێگەی مانگە دەستکردەکان ڕوودەدات یان چۆن کارتی بایۆمەتری بەکار دەهێنرێت چونکە تا ئێستا کڕین و فرۆشتن بەم کارتانەوە دەکرێت بە مەبەستی ساختەکاری بەڵێ بەدڵیایەوە تەنانەت ژنانیش دەچن کارتەکان دەکڕن ئەمە ئەگەر ویستێک نەبێت بۆ بەکارهێنان ئەستەمە بچن پارە لە کڕیندا خەرج بکەن کەس بکەن هیچ سوودێکی نییە بۆیە بە دڵنیایەوە پلان بۆ شتێک دادەنێن بەڵام بە شێوەیەکی گشتی ساختەکاری کەمتر دەبێت لە قۆناغی ڕابردوو من چۆن سەری ساختەکاری دەکەم باسی ساختەکاری ڕۆژی هەڵبژاردن دەکەم سەرەتا لە ڕێگەی بەکارهێنانی پارەی گەندەڵیەوە دەبێت لەوەی لە ڕێگەی پێدانی پارەوە کاندیدێک لە بەرژەوەندی خۆت پەرکێش بکەیت تاکو بێتە ناو فراکسیۆنەکەتەوە ئەمە ساختەکاریە لە پرۆسی دەنگدان کاتێک پارەی سیاسی بۆ کڕینی خەڵک بەکاردێنیت لە پێش و لە کاتی هەڵبژاردن بەڕێ ساڵح دوا پرسیارم پەیوەندیتان لەگەڵ هەرێمی کوردستان و سەرکردەکانی بەتایبەت سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستان چۆنە؟ پەیوەندی ئێمە چەندین ساڵەیە پەیوەندی باش و ڕێزگرتنە من وەک کەسێکی ڕازگۆ سەرۆک بارزانی دەبینم منیش ڕازگۆم خۆش دەوێت کەسێکی ئازایە منیش کەسی ئازام خۆش دەوێت پەیوەندی باشم لەگەڵیدا هەیە هەرچەندە کەم یەکتر دەبینین ماوەیەکی درێژە هەرێم و کەساتیەکانی هەرێمم نەبینیوە بەڵام ڕێز لەو سیفاتانە دەگرم هەروەها بۆ ئەوەی بۆ کوردستان کردویانە ئەوەی ئەمڕۆ لە کوردستان دەیبینیت لە پارێزگاکانی دیکەی عێراق نایبینی جیایە لە ناسریە لە سەماوە و دیوانیە و جیایە لە مووسڵ و سەلاحەدین دۆخەکە لەوێ جیاوازە بە شێوەیە کە هاوڵاتی ئەگەر تێبینیشی هەبێت شتێکی ئەرێنی دەبینێت کاتێک گلەی لە کەم و کوڕیەکان دەکات لایەنە باشەکانیش دەبینێت دێت دۆخەکە لەگەڵ پارێزگاکانی دیکەی ناوەڕاست و باشوور بەراورد دەکات بۆیە پەیوەندی باشێ و بە باشی دەمێنێتەوە پەنا بەخوا لە داهاتوودا بەرەو باشتریش دەرچێت لە پێناو بەرژەوەندی گشتی وڵات و کاتێک وڵات باش بێت هەرێمی کوردستانیش باش دەبێت
ئێمە لە سەرەتاشەوە گوتومانە ئەگەر وڵات بکرێتە هەرێم لەسەر ئاستی پارێزگاکان لاریمان نییە، بەڵام ترسمان هەیە لە تۆخبوونەوەی تایفێت ئەگەر هەرێمی سونە و شیعە بێتە ئاراوە. کاتێک پێشووتر پرسیارمان لە هاوڵاتی دەکرد فیدراڵی و هەرێمەکانت دەوێت، سەتانەوەی خەڵک دژی بوون لەسەر یەک نیشتیمانی پەروەردە کرابوون. بەڵام کاتێک بینی ئەستەمە لەم یەک وڵاتێت تایدا بژی بیری لە شتێکی دیکە کردەوە. دووەم، ئەگەر بشتەوێت هەرێمێک دروست بکەیت ڕێگە نادەن دروستی بکەیت، ململانێ و شەڕی لێ دەکەوێتەوە پێشەوەی هەرێم دروست ببێت، چونکە ئەوانەی دیکە بە ئیرادەیەکی ناوخۆیی کار ناکەن، بەڵکو بە ویستی دەرەکی کار دەکەن بە شێوەیە کە سنتەرێکی بڕیاردان لەو پارێزگانە نەبێت و بڕیار بەدەستی خۆیان بێت، یان سەربەخۆ بن لەوەی چێ بە ناوچەکانیان داگوزەر دەکات، یاخود کۆنتترۆڵی ئەمنی خۆیان بکەن. بۆیە ئەمە لە لای هەندێک کەس بۆتە خەون و لەو بڕایدانی لەم دۆخەی ئێستا بێتە دی. بەڕێز ساڵح موتڵەق جێگری سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق و سەرۆکی فراکسیۆنی بەرەی حیوار. خێر بێن، خۆشحاڵ بووم بە بینینەوە جارێکی دیکە، ماوەیە کە نەمبینی بوویت. بەخێر، زۆر سپاس. بینەرانی بەڕێز بەم جۆرە کۆتاییمان بە هافپەیڤین و دیداری ئەم جارەمان لەگەڵ بەڕێز ساڵح موتڵەق جێگری سەرۆکوەزیرانی پێشووتر و سەرۆکی کوتلەی جەبهەت الحیوار هێنا تا دیداری نوێ تا هافپەیڤینێکی تر شاد و بەختەوەر.